حاجی حسێن ماوەی 11 ساڵە لەم گەڕەکەیە. ئێرە گەڕەکی بەهاری شاری سلێمانیە. هیچ خزمەتگوزاریەک تا ئێستا بۆ ئەم گەڕەکە جێبەجێ نەکراوە. حاجی حسێن نیگەرانە لە حکومەت و دەڵێت لە ئاو کارەبا و ڕێگەوبان و قوتابخانە بێبەشن. ئەوەندە بەڵێنیان پێدرا و جێبەجێ نەکراوە ئێستا بە تەواوی نائومێد بوون لە بەڵێنەکان. ئێمە 11 ساڵە لێرەین، 11 ساڵی ڕێکە لێرەین، هیچی شەکمان بۆ نەکراوە، هیچمان بۆ نەهاتووە، ئاوەڕۆ هیچمان نییە، نەجادە نەحیچ. پێش ئەمە دووسێ کەڕێی پیان و هاتن قسەیان کردە لێلمانە هەر قسەکەیە ئەیکەیت و ئیتتەوە. حاڵی زۆربەی گەڕەکەکانی سلێمانی و ئەوانەی لە دوای 2011 دروست بوون هەر بەم جۆرەیە. هاوڵاتیان دەڵێن بە پێچەوانەی گەڕەکەکانەوە حکومەت هەموو کار ئاسانیەک بۆ پرۆژەکانی وەبەرهێنان و نیشتەجێبوون دەکات. گومانیان هەیە لەوەی حکومەت هاندەرێکی باشی هاوڵاتیانە بۆ جێهێشتنی ماڵ و گۆڵانەکانیان و ڕووکردنە پرۆژەکانی نیشتەجێبوون. کار ئاسانیەکانی حکومەت بۆ وەبەرهێنەران و فرامۆشکردنی خزمەتگوزاری سەرەتاییەکان لە ناو گەڕەکەکان وای کردووە هاوڵاتیان ناچار بن بۆ کارەبا و ئاو غازی بەردەوام ڕوو لەو پرۆژانە بکەن. هەستەکەم وای دەبینیم کە پلانی حکومەت بەو جۆرەیە کە دەیەوێت خەڵکی زیاتر ڕووکەنە پرۆژە نیشتەجێبوونەکانی کە خۆیان مەبەستیانە، خەڵکی زیاتر ڕووکەنە دانیشتووی شوقەکان ئەو پرۆژەستیانی کە ئێستا ئەوانی کە پێشتر هەیەوە لە ئێستا شابنیاتەنە. وەک دەبینین ساڵی ئەم ساڵ چەندین پرۆژەی نیشتەجێبوون لە شوقە بنیاد نراوە و زۆربەی چۆتە بواری جێبەجێکردنەوە. پلانی حکومەت وای دەبینم، من بە گەڕەکەی خۆما بە کێشەی گەڕەکەی خۆما وای دەبینم کە پلانی حکومەت ئەوەیە خەڵکی ڕووکەنە ئەم ستیانە بۆ لەبەرەوەی کارەبای 24 ساعتی بۆ دابینەکە، ئاوی بۆ دابین دەکات، خزمەتگوزاری غازی بۆ دابین دەکات. بەڵام بە دیوێکی ترە لەم گەڕەکەی خۆمانە من دەبینم کە ساڵانێکە دانیشتوێم گەڕەکەم هیچ خزمەتگوزارێکی نییە. بە شەرتێ مێژووی ئەم گەڕەکە زۆر لەو ستیانە زیاترە. نە مەکتەبمان هەیە، نە خستخانەمان هەیە، هیچ خزمەتگوزارێکمان هەیە، نە ئاو نە ئاوەڕۆ هیچ شتێکمان نییە. ئەم جادەکانیشمان 4 ڕۆژتر ئەبێ بە قوڕ و چڵپا و حەد سەیارەش هاتووشی بۆ ناکرێت نەک جەلام هیچی هاتووشمان بۆ ناکرێت. داوای خزمەتگوزارێکن لە حکومەت ئیتر تۆ زەبێن بەهانە ئەو خەڵکە فەقیرەوە کە کەوتوتە ئەم قەراغ شارانەوە. وەڵا پرۆژەکان باشن، پرۆژەکانەوەی کە ئیسەوە شوقانە هیچ کێشەیەکیان نییە کاکە لە ئاو لە کارەباکە ئێمە بڕن ئێن بۆوان. ئێمە شەو ڕۆژێکە 6 ساعت کارەبای هینمان هەیە، نیشتیمانیمان هەیە، تا هەر مۆلی دەیە. ئەمامی ئاگادار بە ئیستیغلالکردنە ئێمە لە کوردستانە نەعوذ بالله خوا ناناسین بۆ ئیستیغلالکردنی خەڵک. ئەومە جوان خەڵکی ئیستیغلالەکەی مستەسمیر هەیە 1500 وحدە هەیە 2000 وحدە هەیە بەبێەوەی هیچ شتێ بکە 2100 مانگانە بۆیەتە ژوورانێ بەخوای گەورە 25 تا 30,000 خەرجەکاتەوە. ئەمە وتەی سەرۆکی یەکێتی بەڵێندەرانە. ئەو دەڵێت وەبەرهێنەران بۆ ئیستیغلالکردنی خەڵک تەنانەت خواش ناناسن و قازانجێکی زەبەلاح لە پرۆژەکانیان دەخۆن. ئەوەی جێی پرسیارە ئەوەیە چۆن و بەچی سیستەمێک لە نێو یەک شاردا 2 ژینگەی تەواو جیاواز فەراهەم کراوە کە لە یەکێکیاندا سەرجەم خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی بەردەوام و شەقام و سەوزایی فراوان بەردەستە و بەشەکەی دیکەش بە تەواوی پشتگوێ خراوە. ڕامی ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.